گفتوگۆی زیاتر تایبەت بە سووریا و دۆخی سووریا و هەروەها عێراقیش لەگەڵ میسال ئالوسی سیاسەتمەدار دەکەین کە میوانە لە کوردستان 24 بەخێر هاتنی بەڕێز میسال ئالوسیەکەین بەخێر بەی سەر چاوان. بەڕێز ئالوسی، جەنابەت شاهدی مێژوویەکی دوور و درێژیت لە سەردەمی حزبی بەعەز هەم لە عێراق و بە هەمان شێوە لە سووریاش. ئایا لەو بڕوایە بوون ڕۆژێک لە ڕۆژان ئەم حزبە کە ئەوەندە دەسەڵاتی هەبوو ئاوها نەمێنێت؟ احترامي سيدتي، سڵاو لە بەڕێست و لە تەواوی بینەر و بیسەرانی کورد. بەڵێ بێگومان ئەمە پێشبینی کرا بوو، منیش پێشبینیم کردووە و پێشترش بووە و ئەمە بەردەوام بووە، چونکە سیستەمی دیکتاتۆری خوێن ڕێژ بەردەوام نابێت. بۆیە خەڵک مافی ئەوەی هەیە کەرامەتی هەبێت بژیت هاوکات بتوانێت خۆی بناسێنێت. بەڵام لە ڕاستیدا گەر من لەبارەی خۆمەوە قسە بکەم، من باوەڕم نەدەکرد بەم خێراییە زۆرە بەم شێوە دراماتیکیە ڕژێم دابمڕێ. واتە ئەمە شتێکی پێشبینی کرام نەبوو. بێگومان ڕژێمێکی شکست خواردوو بوو، ڕژێمی بوو سەر بە ئێران بوو. لەبارەی حەماس ئەوانە هەمویان پەیوەندیان هەبوو، بازرگانی پێکداگۆنیان دەکرد، بازرگانی مادەی هۆشبەریان دەکرد لە ڕێگەی ئێران وانیکەوە، لەگەڵ لە ناوچوونی حەماس، لەگەڵ لە ناوچوونی حەزبوڵڵا سەرڕای پاڵپشتیەکان. بێگومان سووریاش ئەویش لە ناو زیندانەکانی سووریا ئەوەی پێوتین هەردوو حزبی بەعسەکە هەرچەند وەکو دیجلە و فرات قەت یەکیان نەگرت، بەڵام هەردووکیان لە ڕۆی ئایدۆلۆژیاوە و چەوساندنی مرۆڤایەتی وەکو یەکتری بیریان کردوتەوە. ئایا مەترسی ئەوە هەیە کە میراتی ئەو کولتورە لە عێراق و هەتا تەنانەت لە سووریاش بمێنێتەوە، وەکو ئایدۆلۆژیا بمێننەوە؟ بەڵێ لەسەر ئێمە ئەوەیە دەبێت باسی هەموو ئەو ستەملێکراوانی ناو زیندانەکان بین. من پێشتر لە شام بوویمە، بۆیە دەزانم چۆن مامەڵە لەگەڵەوانە دەکرێت. پرسیارەکە ئەوەیە ئەو سیستەمە نوێ ئیسلامی ئێستا هەیە ئاخۆ دوورە لە ئیخوان موسلیمینی مسریان لە سیستەمی ئیسلامی ئێرانیان لە حەزبوڵڵا. پێویستە دەبێت ئێمە ڕوون بین عقیدەی جیهادی ئیسلامی شیعی بێ یان سونی بێ، هەمویان یەک شتن، چونکە ئەوان دان بە مافی ئافرەت، دان بە دیموکراسی نادەن، ئەوانە هەمویان یەکن. بۆیە لەگەڵەوەش ئەوەی دەبینین و باوەڕیشمان وایەکەوە ئەوانەی جیهادیەکان کە لە سووریان ئێستا ڕوبڕووی ئەزمونێکی زۆر گەورەدان لە بەرامبەر جیهان، لە بەرامبەر تەواوی ناوچەکە، یان ئەوەتە دەبن بە سیاسیەکی تەواو یاخود بارە بۆ خۆیان دەگەڕێنەوە. خۆ ئێمە هەمومان دەزانین ئەوانەی کەوا ئێستا هەن هەمویان مێژوویان دیارە بەشداری بوونە لە عێراق بووینە. بە پرسیارەکە ئەوەیە ئەو حزبە ئیسلامیەکانی ناعێراق ئاخۆ دوورن لەوانەی کەوا لە ئێستا لە شامن. ئەمە ڕاست نییە، ئەوانە بۆچوونەیان تێگەیشتنیان عقیدەیەکی هاوبەشیان هەیە. بە پێی زانیاری کەسی خۆم ئەوانە لە نێوان گروپەکانی شۆڕژێڕی ئێران لەگەڵ حزبی ئیسلامی سووری ئەوانە هەموو پەیوەندیان هەیە. بۆیە من باوەڕم وایە ئەم پەیوەندێکی مێژوویە هاوکات مەترسی بەسەر گەلانی عێراق و سووریا هەیە. پرسیارەکە ئەوەیە ئیسلامیەکان ئاخۆ شکستیان هێناوە لە عێراق لە کوشتن و لە بڕین و لە هەموو ئەوانەی کەوا کردوونانە. ئێخۆ هەموو دیارە لە بەندیخانەکانی عێراق، لە بەندیخەکانی سووریا دیارە. کاتێک باس دەکەین هەموو ئەمانە باس دەکرێن ئەوەی کە لە سووریا ڕوودەدێت. باشە پرسیارەکە ئەوەیە چێ ئەوانەکەوە خەڵکیان گواستۆتەوە شام و لەوێ زیندانیان کردووە. ئەوانە هەموو پرسیاری گرنگن و پێویستە ئەوانە ڕوون بکەنەوە بۆ خەڵک ئەگەرەوە بێگومان ڕژێمی بەغدادیش دەڕوا. و مەترسی ئەو کەسانەشی کە ئێستا خانەوادەکانیان بەدوای گەڕن نازانن ماون یاخودنا. بەس لێرە سونەکان لە عێراق داوای یاخود پەرۆشی یاسای لێبوردنی گشتین
ئایا لەبەر ئەوەیە کە مەترسیان لەوە هەیە ڕەوشی زیندانەکان خراپ ببێت یان مەترسیان لەوە هەیە کە ئەو کەسانی کە لە 2004 دەگیراون بەر ببن ئازاد ببن؟ من متمانم بە حکوومەتێکی میلیشیاخواز نییە یان ئەوانێکەوە میلیشیایان لەگەڵە ئەوانە هەمویان لەسەر ترسی خەڵک ترساندنی خەڵک و تیرۆرکردنی خەڵک دامزراون بۆیە ئەوانە بەرامبەر بە هەرێمی کوردستانیش دەکرێت لای میلیشیاکانەوە لە ڕێگەی درۆنەوە ئەمە ناخلاقیە بەڕاستی بۆیە میلیشیاکان هەن بۆ ئەوەی سیستەمەکە بەردەوام بێت ئەوانێکەوە وەلائین یان ئەوانێکەوە بەدوای ئاژاوەجێرن لە بەغدا بۆیە من بەڕاستی گەشتبین نیم لەوەی کەوا زیندانەکانی عێراق با بڵین بکەوێتە بەردەم لێبوردنی گشتی بۆیە ئێمە بەدەیان هەزار کەسمان هەیە لە زیندانەکان ئەم پرسێکی ئەخلاقیە ئەوەی کەوە حاکمن ئێستا هەن ئەخۆ دان بە مافی ئافرەتان دەرێن وەڵامە کە دیارە بێگومان نەخێر ئەوانەی کە بە کورد بێ بە تورکمان بێ بە کریستیان بێ ئەوانە دام بەوەش نانێن ئەمە زۆر گرنگە داعش ئێزدەکانی بە کافر دادنە هاوکات ئەوانە بەهایەکان بە کافر دادەنێنن بە هەمان شێوە خاڵی هاوبەش هەیە بۆیە پێویستە ئەمە لەمە بزانین ئێمە دەبێت عێراق بپارێزین عێراق ئێستا عێراق وڵاتێکی شکلیە وەک ئەوەی کەوا لە سووریاش وا خەریکە دروست بێ بۆیە من باوەڕم وایە ئیسلامیەکان لە عێراق شکستیان هێناوە بەڕێزەوە و لە سووریاش بێگومان ئەمە هەیە لەوانەیە شتێک هەیە هەبێ لەوانەیە سووریا ئیسلامیەکانی سووریا و ئیسلامیەکانی عێراق یەک بگرن و پێکەوە کارکردن ئەمەش بێگومان مەترسیە لەبارەی مافەکانی مرۆڤەوە وەکو سیاسێک پیشبینیتان چییە تایبەت بە دەرەنجامەکانی ئەوەی لە سووریا ڕوویداوە لەسەر عێراق چ دەرەنجامێکی لە عێراق بێت لە کاتێکە عێراق ئێستا زۆر بێدەنگە؟ ئەمە پرسیارێکی جوانە سێرکە ئێستا شتێکی ڕوون هەیە دەمەوێت ئاماژە بە بدەم لێرەدا چەندین سکاندالی جیاواز هەیە عێراقین کە لە سووریان ئەوانە خۆ پەیوەندیان بێکترەوە هەبووە لە سووریا پەیوەندیان لەگەڵ یەکتر و بە پێسەوەش هەر ڕاستە بۆیە من نامەوێت زیاتر ئەمە گرنگێکی زۆری پێ بدەم ئەوەی کە ڕووی داوە ئەگەر بێت و وڵا عێراق بگاتە ئاستێک کۆنفیدرالیزم هەبێ فیدرالیزمێکیان فیدرالی بێ فیدرالیەکی باش هەبێ ئەوە بەردام دەبێت بۆیە کورد ناتوانێت لە بەرامبەر ئەو هەموو ئالۆزیە بوەستێت ناتوانێت لە بەرامبەر هەموو ئەو ناڕوونیە بێ چاوەڕێ ئەو بکە حەزەتی مەسیح بێ یان ئەمە بێ بۆیە ئەمە پرسە من باوەڕم وایە مافی کورد لەگەڵ ڕوخانی ڕژێمی سووریا زیاتر لە واقع نزیک دەبێت بۆیە لە ئەنجامی سەرکەوتنی سیاست لە هەرێمی کوردستان ئەمە باسی ئەوە ناکەم ئەگەر بە شێوەیەکی گشتی دەبێت ئەوەش باس بکەینکەوە لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست جارێک یەکەم جارە هەڵبژاردنێک بکرێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بووە ئەمە بێگومان قورسایی کورد لە ڕووی سیاستەوە لە ڕووی سەرکردەکانەوە لە ڕووی ئابریەوە بەرەو شتێکی باشتر دەبات لە بەرامبەر ئەو هەموو شکستانێکەوە لە شوێنەکانی دیکەیە ئەمێ بزانم تایبەت بە لاوازبوونی سووریا کە ئێستا لاواز بووە دوو هەژمونی زۆر بەهێز لەوێ هەبوون هەم ئێران هەبوو هەم رووسیا هەبوو ئێستا ئەو دوو هەژمونەش لاواز بوونە لە دوای ئەوان چه ئەکتەرێکی تر پێشبینیەکەیت کە سووریا لە قاڵب بدات و هەژمونی سووریا بگرێ بەدەستەوە یەکەم شتە ئەوەیە دەمێ بڵێم نابێ هەڵە بکەین
ئەویش ئەوەیە رووسیا وڵاتێکی گەورەیە بەرژەوەندی زۆری هەیە و دەتوانێت پارێزگاری لەو بەرژەوەندی بکات خۆ هەر لە کاتی سەردەمی یەکێتی سۆڤێتیشدا هەموو ئەوانە هەبوونە خۆ پاڵپشتی لە چاوشێسک و دەکرا لە سەردام دەکرا لە ڕووی سەربازیەوە بۆیە رووسیا لەگەڵ ئەوەیە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیەتی ئێران ئێستا لە مەترسیدایە ڕژێمی ئیسلامی نالێم ئیسلام ڕژێمی سیاسی ئیسلامی شکستی هێناوە لە سووریا بینیمان لە بەغداش وا هەیە ئێستا لە ئێرانیش بە هەمان شتە بۆیە ئەوانە هەموو لەسەر پشت بە کوشتن و زیندانی کردن هەیە بۆ نمونە بەڕێز ئیبراهیم ڕئیسی خوا لێ رازی بێ کە جای دەستدا ئەویش خۆتۆمەتبار کرابوو بۆەوەی کەوا هەزاران کەس لەسەر دەستی ئەو کوژراوە یان لە سێدارە درراوە بۆیە ئەمە مەترسێکی گەورەیە لە ڕۆژڵاتی ناوەڕاست عێراق و سووریا خۆ هەردووچیان قورسی خۆیان هەیە و لە یەکتر نزیکن بەڵام لە ڕووی ئەمنیەوە مەترسیان لەسرە یان ئەوەتە شتێکی نوێ دەبێت لە ڕۆژڵات ڕاوەات یان دۆخەکە خراپتر دەبێت بەهۆی هەموو ئەو منیشیانەوە کەوا هەنە بەهۆی لاوازبوونی بە پێگەی ئێران لە سەرڕای هەموو ئەوانە تورکیاش بە هەماشەوە لە پرۆسەکەدایە میسال ئالوسی سیاسەتمەدار میوانی کوردستان 24 بوویت تایبەت بە دۆخی سووریا و هەروەها کاریگەریەکانی لەسەر عێراق گفتوگومان کرد دووبارە بەخێر هاتی سپاس.